سڵاوی دووبارە بۆ هەموو ئەو هاوڕێ ئەو بینەر و ئەو گوێبیستانەی کە گوێیان لێمانە جارێکی تر لە ئەڵلقەیەکی تر لە زنجیرە پۆدکاستی پرسی مێژووی کورد و پرسی نیشتیمانسازی کە پێکەوە لەسەر بنەمای شیکردنەوەی پێدراوە مێژوویەکان لەگەڵ ئەو دەرفەت و ئاڵنگاریانەی کە ڕوبەڕووی مێژووی کورد بوون. ئەمڕۆ لە قۆناغێکی تران کە قۆناغێکی زۆر وەرچەرخ ینی گرنگ و کاریگەرە لە مێژووی نوێ و هاوچەرخی کووردا. ئەویش قۆناغی پاش جەنگی یەکەمی گێتی پاشێک جەنگی یەکەمی جیهانیە. ئەم جەنگە کە ڕاستە خودی جەنگە ڕاستەخۆ کورد وەکو تەرەفی هەڵگیرسێنەر و ئەوانە وەکو پاسیفێک ڕۆڵی تابینیوە، بەڵام لەگەڵ ئەوەشە لێکەوتەکانی لە زۆر لە وڵاتانە کاریگەرتر بوو کە بەشداری ڕاستەخۆی جەنگەکە بوون. بۆ ئەمڕۆ لەگەڵ کاک دکتۆر هیوا عەزیز پێکەوە گفتوگۆی چەند تەوەرێکی سەرەکی ئەەکەین. یەکێک لەوانە دەرکەوتنی ئەو مۆدێلە ڕۆشنبیریە سیاسی ئەەکەین کە لەلایەک هەم بە باڵێک سیاسەتیان نەکرد، هەم خەریکی بەرەمێنانی معرفی و بەهێزکردن و خۆراک پێدانی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی بە ڕۆشنگەری و بە بنیادنانی دەستگای میدیایی و ڕۆژنامە و بە هەروەها بە ئامادەسازی بۆ شەقامێک کە لەگەڵ بزوتنەوەی ڕزگاری خوازە تەوا بێتەوە هاوکات پۆستی سیاسی شاوەرەگرت. هەروە قسە لەسەر ئەو سەرکردنەریتیانە ئەەکەین کە لەو قۆناغەیە وجودیان هەیە لە نێوان دوو جەنگی یەکەمی جیهانیە وجودیان هەیە و بەڵام لەگەڵ ئەوەشدا پێ بە پێ و تەریب لەگەڵ ئەو ڕۆشنبیرانەیە هەماهەنگی و هاوکاری یەکەکەن. ئەم دیاردەیە کەمێک نوێ لە مێژووی ڕزگاری خوازی کوردە بەتایبەت لەم قۆناغەیە هاوکات دەرکەوتەیەکی ترمان هەیە لەم قۆناغە، ئەویش ڕۆڵی میدیا و ڕۆڵی پەیوەندی سیاسیەکانە واروها چوونە نێو ئەوەی کە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد تەنها لە فەلەکی قاجاری بەمان ناوچەرخەکەی ئێرانی عوسمانی نامێنێتەوە، بەڵکو پەیوەندیەکانی زۆر فراوانتر ئەبێت لەگەڵ دنیای دەرەوە پەیوەندی ئەگرێت. ئەگەر پێشتر لەسەر بنەمای ئاین پەیوەندیەکان داینەمۆی پەیوەندیەکان ئاراستەکرابێت، ئەوە ئێستا جۆرێک لە گۆڕاوی تر هاتە پێشەوە کە تایەکییان بریتە لە دەرکەوتنی ناسیۆنالیزمی پەڕگیر لەم ناوچەیە کە لە تورکیا و لە ئێران و لە وڵاتە عەرەبیەکانە دەرکەوت و هەروها لە ناو کوردیشا جۆر لە جۆرەکان وەکو کاردانەوەی بزوتنەوەی ناسیۆنالیزم حاڵەتێکی خۆی وەرەگرێت. کاک دکتۆر من پێشەکیەک ڕۆشتم، بەڵام پێشەکیەک بوو هەر ئاوا وەکو تۆیەک بوو پژاندم بەناو کێڵگەیەکی زۆر بەرین و فراوانە. لە ڕاستیان من دڵنیام لەوەی کە لەوە چێ 35 دقە و سەعات بەشی ئەم تەورانە نەکات، بەڵام هەوڵەین جۆرێک لە پرس دروستکەین لەناو ئەم پرسە سەرەکیانە، جارێکتر پرسیار دروستکەینەوە بیرکەینەوە بەو مانایش لە مێژوو تێ بگەین کە مێژوو بریتە لە بیرکردنەوە ڕابردوو نەک خودی ڕابردووەکە. ئێمە لێرە تەنها بۆ گێڕانەوە حکایت لەبەرەوە زۆر جەختی من پێش بەرنامە لەسەر ئەو بوو کە شرۆڤەیی بەسەر ئەو ڕووداوانە بڕۆین بۆ ئەوی بیر لەو ڕابردووە مردووە بکەینەوە چۆن بەکەڵک بێ بۆ پرسی ئەمڕۆمان بەتایبەت لە پرسی ئێمە ئەمڕۆ دروشمی نیشتیمانسازیمان فراوانە. بەڵام ئایا لە ناو مێژووی کووردا ئەو دیاردەی دەرکەوتنی ئینتەلیجنسیا ڕۆشنبیرەی کورد ئەو ئینتەلیجنسیایی کە لە دوای بەشێکیان میراتی لەگەڵ دنیا عەرەبیا پەیوەندیانە و بەشێکیان لە ئەستەمبوڵەوە گەڕابوونەوە، با من لە تۆ دەست پێ بکەم ئەو دیاردەیە چه خزمەتێکی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد کرد پەیوەندی سیاست و ڕۆشنبیریش ئەوەش کاتێک ئێمە سەیرێکی قۆناغی جەنگ یەکەمی جیهانی ڕووداوەکانی جەنگ یەکەمی جیهانی و پاشان کۆتایی هاتنی ئەو جەنگە و ئەو گۆڕانکاریە گرنگانەی کە لە هەم سیستمی سیاسی و هەم عەقڵەتی سیاسی بە شێوەیەکی گشتی لە ئاستی دنیا ڕۆئەدەن بە تایبەتی نەمانی سیستمی ئیمپراتۆریەت و هەڵوەشانەوەی ئیمپراتۆریەتەکان و وردە هاتنە ناوەوەی با بڵێن سیستمی سیاسی بە مۆدێلە نوێ و هاوچەرخەکەی و ئەو کۆمەڵگایانە کە با بڵێن کۆمەڵگای کوردیش بەشێکە لێ بۆ نمونە لە سایەی دەوڵەتی عوسمانیە کۆمەڵگایەک بوون با بڵێن تا ڕادەیەک داخراو بوون بەسەر خۆیانە و لە چوارچێوەیەکی سیستمێکی سیاسیە کاتە ئەم سیستمە سیاسیانە هەڵەوەشێنەوە ئەم کۆمەڵگایانە با بڵێن ڕوبەڕووی کرانەوەیەکی گەورە ئەبنەوە کە لە یەک کاتە لە دنیای دەرەوە لەو قۆناغەیە گەرمەی سەرهەڵدانی ئەفکاری جۆرا و جۆر و ئایدۆلۆژیای جۆرا و جۆر بوو لەو قۆناغەیە بەتایبەتی لە ناسیۆنالیزم باسەکەی لە لیبرالیزم باسەکەی لە سۆسیالیزم باسەکەی و با بڵێن ئەو قۆناغە بە شێوەیەک بوو کە
کورد یا کۆمەڵگای کوردی بە شێوەیەکی گشتی ئەو ئەفکار و ئایدیانەی کە پێی ئاشنابوو بوو ئەوانە بوو کە نوێنەرەکانی یا با بڵێن خەڵکەکانی چوو بوونە دەرەوە جا بە پلەپۆستی سیاسی بوو بێ یاخود بە ڕێگەیەک لە ڕێگەکان ڕێگەی هەندەرانی گرت بێتە بەر ئەو با بڵێن ئەفکار و دنیا بینێ جیاوازانە بووبوونەوە و بەری کەوتبوون و جۆرێک لە ئاشنایەتیان بۆ دروست بوو بەڵام لە کۆتایی جەنگی یەکەمی جیهانیەوە ئەم جارە کۆمەڵگای کوردیش ئەکرێتەوە بۆی کە لێشاوێک لەو ئەفکار و ئایدیا جۆرا و جۆرانە لە کەناڵی جیاوازەوە بێنە ناو کۆمەڵگای کوردی و لە ناو دنیا ڕۆشنبیری کوردیا کە ئەمە با بڵێن زیاتر کۆمەڵگای کوردی هێنایە ئاستێکی وەکۆڵێ پەرەسەندوتر لەوەی کە لە پێشترتیای بوو بە تایبەتی لە چییە؟ بە تایبەتی لەوەیە کە ڕۆشنبیری کورد لەم قۆناغەیە هەست بە بەرپرسیارەتێکی زۆر گەورەترەکە لە سەرشانی خۆی بۆیە کاتێک کە یین سەیری شێوازی با بڵێن ڕۆژنامەگەری کوردی و ئەو با بڵێن پانتایی کە ئیشتیاکەن بە جۆرێکە تۆ ناتوانی بێی پۆلێنی ڕۆشنبیرانی ئەو قۆناغە بە شێوەیەکی ورد و با بڵێن زانستیانە بڵێ ئەم گروپیان گروپێکی سۆسیالیستین ئەمان لیبرالیستین و ئەمان ناسیۆنالیستین دابش ناکرێن نەخێر دابش ناکرێن بۆ لەبەرەوەی لە ڕاستیە لەگەڵ کرانەوەیانە بەڕووی دەرەوە و ئاشنابوونیان بە با بڵێن ئامراز و میکانیزمەکانی وەشاندن و بڵاوکردنەوە و چاپ ئەمە وای کرد کە وەکو بەرپرسیارەتێکی ئەخلاقی و ڕۆشنبیری لە هەمان کاتە یعنی زۆر جارە گەرسێری بڵاوکراوە کوردەکان بکەی لەو قۆناغە ڕۆژنامە و گۆڤارەکان بکەی بینی ڕۆشنبیر هەیە لێ کاتە لە سۆسیالیزم نووسیەتی لە لیبرالیزم نووسیەتی هاتوو باسی ناسیۆنالیزمەکە ئەوێ تەفسیرێکی ئاینی شباتێ بۆ ئەو با بڵێن بنیادانەی لە کۆمەڵگەی کوردیا هەن و هەم پاڵپشتێکی دینی بۆ دروستکە و هەم بیگونجێنێ لەگەڵ گۆڕانکاری هاوچەرخەکانە جا بۆیە لە ڕاستیە من ئەو قۆناغە بە قۆناغێکی زۆر گرنگە بینم ئەم قۆناغی کامانەوە باسی بکەین بۆ کۆمەلگای کوردی بە تایبەتی لەوەیە کە سەرەتای وەکۆڵێ تەکوینبوون و دروستبوونی عەقڵیەتی سیاسیە لە ناوچەکەیە بۆ ئێمەی کورد بە تایبەتی چونکە با بڵێن هەم ئەوانش کە خاوەن ئەزموون بوون و گەڕانەوە و هەم ئەمانش کە لە ناو با بڵێن کۆمەلگای کوردیا بوون و وردە ئاشنا بوون بە وەکوتم ئەو ئاراستە فکری و سیاسیانی کە لە دنیاە هەبوون ئەمە وای کرد جۆرێک لە ڕۆشنبیری بێتە ئاراوە کە لێ کاتە هەم خەمی خەڵک بخوا وەکو ڕزگار بوون و ڕزگاری خوازی و هەم خەمی کۆمەلگا بخوا وەکو بە هاوڵاتیکردن و بە مەدەنیکردنی کۆمەلگا و لە هەمان کاتیشا داکۆکی لەوە بکات کە چۆن بتوانێت لە بینی دوو ئاراستەی خەبات لە کۆمەلگای کوردیا کە ئاراستەیەکی مەدەنی لە کۆمەلگای کوردیا وجودی هەبوو بە تەنیشتی ئەمەشەوە ئاراستەیەکی شۆڕژگێڕی و چەکداری وجودی هەبووە چۆن بتوانێت لە بینی ئەم دوو خەباتەیە جۆرێک لە لێک نزیکردنەوە دروست بکاوە و بتوانێت هەردووکیان تەری بەیەک ئاراستە دەست خۆش دکتۆر من هەر بۆ تەواوکردنی ئەوەی بەڕێزە تقریبا ئەو خەباتە مەدێنیی کە باسیەکەن ئەم جۆرە ڕۆشنبیری کە لە دوای جەنگی یەکەمی جیهانی دەرئەکەوێت لە ناو ساحەی سیاست و لە ناو ساحەی ڕۆشنگەری کوردیا ئەتوانم بڵێم درێژکراوەی هەمان ئەو ڕۆشنبیرانەیە کە ڕۆژنامەی کوردستانیان دەرکرد لە منفا ئەگەر ئێمە بیرکەینەوە تەنانەت لە منفاشە گیان پێ لێژەکرا ئەو کاتە ببینە میسر سویسرا لەندەن ڕۆژنامەیەک ئەم هەموو جێگەیە کات بەڵام ینی ئامانج و کێڵگەکەی هەر کوردستانە ئەم قۆناغە ئەتوانم بڵێم قۆناغی گواستنەوەی ئەو ڕۆشنبیرە منفایە بۆ تێکەڵکردن لەگەڵ ئەو سیاسیە ناوخۆیانی کە پێشتر ڕۆڵیان هەبووە جا ئەم پێشتر ڕۆڵیان هەبووە پرسیارێکە بێ دروستکەین لای خۆمان ئەو ژەوەیە باشە پێشتر ڕۆڵیان هەبوو لەگەڵ کیا ڕۆڵیان هەبوو بێشک لەگەڵ ئیداراتی عوسمانی و سیاسەتی عوسمانی و لەگەڵ دەوڵەتی قاجار کە ئەمڕۆ پێ ئەوترێ ئێران دوو تێبینی لەسەر ئەم جۆر ڕۆشنبیرە کە بەڕای من زۆر گرنگە بۆی بیان ناسین چونکە ئێمە باسی قۆناغەیە کە جەنگی یەکەمی جیهانی ڕوئەیە و عوسمانی بێتە وڵاتێکی دۆڕاو و ئەم ناوچەیە کورت بەر لەوە بە ئیمپراتۆریای عوسمانی تا ڕادەیەک بەخۆشی بێ و بە بیانوگرتن و بەگلەی بێت کۆی گشتی ڕازیەکە لە چوارچەی عوسمانیا کارکە بۆ چونکە هەوێی ئیمپراتۆر هەویەکی ئایدۆلۆژی نییە ڕاستەکەی زیاتر لەسەر لم و لەسەر بەرینی خاکی بۆ پاڵپشتی قسەکەی خۆت بیر نەچێ سەیری ئەو تەرحەی دکتۆر عەبدوڵڵا جەودەت کە لە ڕۆژی کوردایکە کە باس لەوە کاڵە من وەکو هاوڵاتێکی دەوڵەتی عوسمانی قساکەم نەک وەکو کوردێک
پێشنیاری کۆنفیدراڵیەکە بۆ هەموو نەتەوەکانی ژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی وەکو ئەوەی کە لە سویسرا هەر تەرحێکە بوو بە ناوی عوسمانیگەری یعنی عوسمانیچێتی کە دەوڵەتێکی کو ئەمریکا دروست بکرێت بەڵام هەویەکەی عوسمانی بێت هەویەکی نە ئیسلامی بێت نە تورکی بێت بەڵام لەمەیە هەم ئیسلامیەکان ئەمیان ڕەت کردەوە هەم تورکگەرەکان ڕەتیان کردەوە تورکگەرەکانی ئەوت ئەگەر هەوی عوسمانی زاڵکەین ئەوە عەرەبەکان زاڵە بن بەسەر ئێمە لەبەری عەرەب پێگەێنەری سەرەکی دنیای عوسمانیە ئیسلامیەکانیش ئەمەیان ڕەتە کردەوە ئەگەر وڵاتی و ئەمریکا دروستکەین هەویەی دەوڵەت زاڵترە بێ بەسەر هەویە دینیەکەیە بۆیە ئەو پرۆژەش کستێنە خۆزگە ینی ئەگەر بی لە تاریخی بەدیل بکەینەوە خۆزگە ئەو پرۆژە سەرکەوتر بووە لەوە چێ ئەم ناوچەیە ئەگەر بیرە بکەینەوە بە تاریخی بەدیل ئەو تاریخی کە ڕووینەیە لەوە چێت کەمێک ئەهوەنتر بووە بەڵام من زۆر گرنگ بوو بەلامەوە دوو تێبینی لەسەر ئەو ڕۆشنبیرە بڵێم ئەو وڵات ئەم خاکی کوردستان وەکو جۆرە لە بێباوکی پێوە دیارە بەشێکی وەکو بەریتانیا و کۆڵنالیزم و داگیرکەر ناوچەکە داگیرەکە لە چوارچێوی ویلایەتی مووسڵ و تەنانەت پاش مۆدرۆسیش ئەوەی بەلاوە گرنگ بوو هەر نەوەستا لە جەنگی یەکەمی جیهانیا و باشووری کوردستانی کردە بەشێک لەو کێڵگە ئیستعماریەکە ئیشی تیا کرد بەشێکی تریشی ماوەتەوە بەڵام تۆزانی کە ینی عوسمانیەکان تەنها چەکی سووک و داری پۆلیسەکانیان بەدەستەوە مابوو ئینا داگیرکراو بوو لە حەودەش شوێنەوە لەم کاتەیە ڕۆشنبیری کورد هەست بەرگ یەکەم خەباتی منفایکە ڕۆشنگەریکردنەوە بەڵام نەئەگەشت ینی ئەو تۆ بزانە ئێمە ڕێژەی خوێنەوەریمان چەندێک بۆ تۆ تا ڕۆژنامەی کوردستان کاریگەریە بێت ئەو گەڕانەوەیە بۆ ناو کوردستان زۆر گرنگ بوو چونکە لەگەڵ سەرکردنیتەکانە ئەو تێبینێکە لەسەر ڕۆشنبیرانە هەیە ئەوەیە کە یەکەم کتۆ خاڵێکی زۆر جوانەوت کە لە هەم بوارێکە کاریان کردووە لە کاتێکا گەڕ ڕۆشنبیرێکی ئەوەی کە ئەمڕۆ پێوترێ سپۆڕێتی لە بەرچاو بگیر نابێ ئەمە بکە وەر لەوچێ ئەمڕۆ لە میانەی خۆی لە سیاقی خۆی دەریکە ڕخنیان لێ بگرین بەڵام بۆ ئەمەیان کرد ئەمە گرنگە بۆ ئەمەیان کرد ئەم ڕۆشنبیرانە توانین بڵێن ڕۆشنبیری ئینسکلۆپیدی بوون ینی جۆرە لەبەرچی لەبەرەوەی تارگێتەکەیان ئامانجەکەیان وشیارکردنەوەی کۆمەڵگەی کوردستان بوو و ئەیانویست ئەو هەڕەشەی کە لەسەر کوردستان هەیە و نەگەڕەشەش بەڵکو لە مەینەتیا ئەژیا خۆی لەبەر ئەو خۆی بێساحبی خراپترە لە فرەساحبی یان ستەم ساحبی یاخود مەسەن دەوڵەتێکە داگیر کات زانی چییە ئەلەم هیچیان ئەو بوو کە ئەم ڕۆشنبیر ئیسکلۆپیدی دەرکەوت لە هەم بوارەکە ئیشیان کرد و هەدەفیشان جۆرە لە دائرەة المعارفی ئیشکردن بوو بۆ ئەوەی هاوڵاتی کورد زۆر شارەزا بێت خاڵێکتر ئەوەیە کە پێبەپی ئەم زانیاریەکە هەیەە ئەبنە جۆرێک لە جۆرەکان ڕاوێژکار یا چۆنەڵی پشتیوانیکردن لە بڕیاری سیاسی سەکردنەریتەکان ئێمە وتمان ئەو سەکردنیتیانی پێشتر بەردای سیاسیان نەبووە تر بەشدارەکان لە ڕێگەی پێگەی ئاینیان بۆ وەکو شێخ مەحموود بەشداران لە شۆڕشەکانە بۆ وەکو هەڵگەڕانەوە وەکو شێخ عەبدوڵڵای نەهری بووە بەشداریان وەکو شێخ عەبدولسەلامی بارزانی بووە وەکو سمکۆ بووە کە لە 1912 بۆ نمونە لەگەڵ ڕۆسەکانە پەیوەندیەک گرێکە بە سوودی کورد دەشکێتەوە ئەوە حاڵتێکە بەڵام کێ بێت ئەم میراتە سیاسیە لاوازە بە ڕۆشنگەری نوێ لە ئەفکاری تازە پرچەک بکە من حەزەکەم بۆی کە بینەر یان بیسەر ئاگای لە نمونونەکان بێت ناوی چەند کەسێک بنێ مەتۆ بینە جەلات بەدرخانمان هەیە عەبدوڕەزاق بەدرخانمان هەیە بۆ مسمکۆ لە شۆڕشێکی نێوچەگەری تا ڕادەیەک بارگایی بە عەشایر و عەشرەتەکانی خۆی و کۆنفیدراسیۆنێکی عەشرەتیەوە وەرئەچەرخێنێ بەرەو بزوتنەوەیەکی ناسیۆنالیزمی هەوڵدەر بۆ بڵاوکردنەوەی ڕۆشنگەری بۆ منە کۆمەڵی گیاندانی دروستەکەن وانە خوێندن بە کوردی ئەەکەن لە 1990 ئێمە ئەم ڕۆشنبیرانە کەواتە ڕۆڵێکی زۆر کاریگەریان لەسەر ئەم جۆرە بزوتنەوەی هەبوو من ئەمێ بۆی پێشوی قسەکە بەمە بە تۆ باسی حاڵتێکی زۆر تایبەت بکەم لەو خۆناغەیە ساڵ 1914 جەنگی یەکەمی جیهانی ڕۆیە لە جەنگی یەکەمی جیهانیا کورد وەکو بەشێک لە سیستەمەکانی ئەم ناوچەیە عوسمانی و قاجاری ئەوەیە ینی لێگەڕێن چکە وەزی خۆی زۆر خراپ و بێلایانی هەڵبژار بەڵام عوسمانەکان بەشداریکردنی هەڵبژار ئەگەر چی ئەم قاجاری کە ئەم عوسمانی کە لەسەر حکومە ئێمە زانی اتحاد تەرەقیتیایە و اتحاد تەرەقی لە 2019ەوە هەویەی اتحاد تەرەقی گۆڕا و هەوی عوسمانیشیان گۆڕی ئەگینا ئەو عەبدوڵڵا باسی کرد ئەندامی اتحاد تەرەقی بوو ئەم وەرچەرخانە لە اتحاد تەرەقیان ڕوویە لە ساڵ 1970 ڕوویە بەڵام وەرچەرخانەکە ناگاتە کورد 1911 میزەکی بەگەڵ عوسمانەکان هەریشەکە کوردەکانی دیکەش ئیشەکەن لە ساڵی شێخ مەحموود هاوکاری عوسمانیەکانن لە غەزایە
سید خەلیلی کاکەی زۆرێکی تر لەوانە بەشداری لە ئەم جۆرە غەزایە ئەەکەن هەر کۆمەڵی هێوی کە وەکو کۆمەڵێکی خوێنکاران دروستە بێ لەگەڵ ئەعلانی غەزای هەڵەوەشێ هەمووی ڕوا بە بەرەکانی جەنگ. بەڵێ یعنی ئەم شەڕە کورد بوو بەشێ لە شەڕەکە هێشتا کەواتە دیسکۆرسی ئیمپراتۆری عوسمانی ئاینی زاڵە بەسەر کووردا و کورد بەشداری ئەم شەڕەکە نقطەیەکی زۆر وەرچارخاوی گرنگەیەکە ئەبێ ئێمە لەسەری بۆسین ئەو ژەوەیە شەک مەحموودێکێکە لەوانە کە دوای ئەبێتە ئایکۆنێکی مەزنی ناو ڕزگاری خواست لە دەیەی بیستەکانە و تقریبان ئەستێرەی درەوشاوی ئەو سەردەمەیەتی ئەمە بەمانای دەرکەوتنەکەی باسەکەم بەمانای وەسفکردنی ڕخنەگرتەکەی نایکە لە 1950 ئەچێ بۆ شەڕ بۆ یارمەدانی عوسمانیەکان لە شەڕی شوعیبە بەڵام لە کاتی گەڕانەوەیەکەیە هەستەکە دنیا گۆڕاوە و گۆڕان و وەرچەرخان لە گوتاری سیاسی ڕزگاری خوازی کووردا دروستە بێت لە گوتارێکە ئەچێ بۆ غەزا و بۆ جیهاد ڕێک پێچەوانەی 180 لە پێچەوانە بێتەوە بۆ نامەناردن بۆ ئینگلیزەکان ئێمە ئامادەی هاوکارین و لە چوارچێوەی خطابی ئێوەیە مامەڵای سیاسی بکەین و ئامادەی هاوکاریتان بکەین ئەگەر چی ئەم نامەیە نەگەشت لە کاتی خۆیە بەڵام من چاوم لەوە نییە ئەسەرەکەی چی بووە ینی ئەسەرە سیاسەکەی چاوم لەوەیە ئەم گۆڕانە گوتاریە زۆر گرنگ بوو لە دوای ئەوە ئیتر سەر لە بەرتەقریبە نۆکو تەزبیحێک دانەکانی چۆن بچڕێ گوتاری ئاینی لە بزاوی ڕزگاری خوازی کوردیا ئاراستەکەی ئەگۆڕێ بۆ بزاوی ڕزگاری خوازی بارگایی بوو بە ناسیۆنالیزم ئەگەر چی ناتوانانی تۆ زودێکی ناسیۆنالیزم بمانە دەوڵەتێکی کە لە فەڕەنسا هەیە وەری چرخێن جەبا من بێمەوە لای ئەو حاڵەتی ئەو بارگۆڕانە ئایا لە دوای ئەم وەرچەرخانی گوتار و بارگۆڕان لە گوتارە سیرێکی ئەو بکەینەوە ئەو ئەزمونە کوردیانەی کە دروست بوون هەر لە دوای ئەوە وانە لە 1970 بە دواوی ئەم ئەزمونە لە سلێمانی لە قەڵای چارێ لە منتیقەی ورمێ لە باکوور خەباتێکی سیاسی لە ناو لەگەڵ تورکان دەست پێکات وەگەر بتوانین وردە بەرەوە بچین بەراوردێ بکەین لە نێوان ڕزگاری خوازی تورکی و ڕزگاری خوازی کوردیا کە دوورمون هیچیان بە 5 ساڵ ئەنجام وەرەگرێت هیچیشیان تا ئەم دەقێش نەگەشتۆتە کۆتایی ئەو ئامانجەی کە لە سەرتاوە ئامانجی بوو هەر لە سەدەمی شێخ عەبدوڵڵاهەوە کاتێک من پێم خۆش و باسی ئەو دیسکۆرسی ئاینی نەتەوەی و کرد چونکە بەڕاستی من کاتی خۆی لە کتێبێکە لە بەناوی ناسیۆنالیزمی کوردی هاتووم قۆناغبەندیم کردووە بۆ بابەتە باسی ئەوم کردووە کە تا ڕەتکردنەوەی خەلافەت لەلایەن مستەفا کەمالەوە کۆتایی پێهێنانی ئەو سیستمە سیاسیە با بڵێن فۆرم ئاینیە تا ئەو قۆناغا هەمیشە با بڵێن دیسکۆرس و گوتاری ئێمە گوتارێکی ئاینی نەتەوەی بووە بۆیە مەسەلەن ئەوەی نمونونەکەی شەمەحموود کە هێناتەوە لەسەرەوەی کە با بڵێن چۆ بۆ شوعێبەوە یاخود بەشی زۆری سەرکردەکان هەمیشە ئامادەی سازش و جۆرێک لە نەرمینواندن بوون هەڵوەشانەوەی وەکو ئاماژەمان پێکرد کۆمەڵی هێڤی لە کاتی ئەعلانی غەزایە مەسەلەن هەموو ئەمانە دەربڕی ئەو حقیقەتەن کە بوونی کاریگەری ئاین لەسەر عەقڵێتی سیاسی کوردی زۆر بەهێز بووە و تا ئەو قۆناغەش کورد بە خەونی پاراستنی برایەتی موسڵمان و پاراستنی سیستمی سیاسی ئاینی ئیسلامی هەر با بڵێن لەژێر ئەو کاریگەریە ماوەتەوە بەڵام کاتێک کە مستەفا کەمال کۆتایی بە ئەم گوتارە هێنێ و ئەم سیستمە سیاسی دۆخە سیاسیە هێنێەوە ئەوێ سیستمێکی سیاسی نوێی تورکی ئەعلام بکەوە پێی وایە چیتر ئامادەنین ئەوان تقریبا دەستورەتە جەلام بەڵێ بانگەشەوە شەکا لە وتارێکە کە ئێمە چیتر ئامادەنین ڕۆڵەکانی خۆمان لە پێناو جیهانی ئیسلامیا بە کوشت بین ینی وەکەوەی کە پێشتر هەر ئەوان پارێزگاریان لەو حدودە کردووە لە شانازیە کەس بڵێ من تورک بووم بەڵێ یەکەم هەنگاو ڕاستە و خۆ دوای ڕەتکردنەوەی خەلافەت ئێمە هەوڵێکمان هەیە لە باکووری کوردستان بەناوی کە ناسراوە بە شۆڕش شێخ سەعیدی پیران کە لە ڕاستیە شێخ سەعیدی پیران دواییەت بەسەر مۆزوعەکەیە خالید بەگی جوبران و کۆمەڵی ئازادی و ئیستیقلالی کوردستان زەمینە سازیەکی زۆر باش لە کوردستان ناکەن بە ڕەتکردنەوەی خەلافەتی ئیسلامی و دروستبوونی گوتاری ناسیۆنالیستی کوردی ئەگەر بشێڕا وا بڵێن ئەبینین کە ڕووی خەبات ئەگەر پێشتر لە پایتەختەکانی با بڵێن وڵاتانی سەردەستی ناوچەکە بووە ڕووی خەبات لە دوای ڕەتکردنەوەی خەلافەتەوە یەتەوە قوڵایی کوردستان و ناو شاخەکانی کوردستان و ناو شارەکانی کوردستان بۆیە کۆمەڵی ئازادیەت با بڵێن زەمینە سازی لە شارەکان ناکە لە ناوچە کوردیەکان ناکە و زەمینە سازێکی زۆر باشی شەکەن
ڕاستێکی یەکێک لە گرنگترین خاڵەکانەوەیە کە تەوقیتی تەقانەوەی شۆڕش بریتە لە 21 ئەمە زۆر گرنگە بۆ عقلێتی ئەو کاتەی خەباتی سیاسی و عقلێتی سیاسی کوردی کە بۆچی ئەو ڕۆژە دیارەکە کە هەیەجانێکەیە لە ناو خەڵکا لەو کاتەیە و زیاتر دەفعی شۆڕشەکە بەڵام ئەوەیە دواتر جەناب تێزانی کە کەشفە بێ و ئەوانە گیرێن و دواتر شێخ سەعیدی پیرانێتە دۆخەکە و لە تەوقیتی خۆشی پێشتر باڵێن چارێکی کاتەکەتەوە من مەبەسم لەوە نییە کە وردەکاریم جێڕینەوە بەڵام مەبەسم لە چییە؟ مەبەسم لەوەیە کە لە دوای ئەمەوە عقلەتی کوردی لە بەرامبەر سیستمە سیاسی باڵا دەستەکان کەمتر ئامادەی سازش بوون بۆیە بەتایبەتی لە باکووری کوردستان سێریکە لە بەرەوەی لەوێ کاریگەری ئاەنەکە بەهێزتر بوو کە نامێنێ شۆڕش شێخ سەعیدی پیرانە دوای خۆی بوونە وانە بخۆی بوون و ئارارات دەست پێەکە دوای ئەوە ئەنجا بڕۆسەی دەرسیم کە بەڵێ لەولا باڵین ئەوەی کە گرنگە ئەمەیە کە با بڵێن خەباتێکی چەکداری بەقوت لە دژی با بڵێن دەسەڵاتە هەژبوونگەرەکان دەست پێەکە و ئامادەی سازژنی وەکو جاران کە بەیانەکردن ئەمە پێمانەڵێ کە گۆڕانی دۆخەکە کاریگەری لەسەر عقلێتی سیاسی کوردی شەبوو ئەمە بەدیۆژە بەدیۆکەی تریە ئەمە ئەوە بڵێم کە ئێمە لە کوردستان وەکو نەتەوە سەردەستەکانی ناوچەکە نەکەوتینە داوی ئەوەی کە مەسەلەن ڕاستەکەی مستەفا کەمال کە دەست بە خەباتەکەی کاتەوە جارێکی تر و هەڵگەڕێتەوە هەماشەوەی شێخ مەحموود باڵێن تەقریبان ئەگەر تۆزێک لێک چوون هەبێت لە نێوانیانە کە هەردووکیان لە پێشەوە وەکو ئەفسەر و جەنگاوەری دەوڵەتی عوسمانی و دوای هەردووکیان هەڵگەڕێنەوە با بڵێن بە جۆرە لە جۆرەکە جیاوازەکە لە چییە؟ سەرکردەی سیاسی کوردی و عقلێتی سیاسی کوردیە بێ لە خەموڵی ئەوەیە بێ خەمی وەکو سربەخۆیەکەی بخوا لەولاوە یەکانگیری و وەحدەتی ناو خۆی بخوا لەو کاتەوە لەولا شۆ گەشە پێدانی هۆشیاری و ڕۆشنبیری کۆمەلگاکەی بخوا و بێوێ پاشخانێکیش دروستکە وەکو میراتێکیش بێنێتە پێشەوە کە وەکوڵە پشتی خۆی پێوە بە تاوەکو بتوانێت بەهێزەوە داکۆکی لە خۆیکە ئەمە بۆ مستەفا کەمال ئاسانتر بوو چونکە ئەو خۆی پێشتر میراتێکی هەبووە پێشتر کۆمەلگاکەی لە ئاسێکی پێشکەوتوتر و بەدڵنیایی بەس قەزم لە چییە؟ یعنی ئەو خەمەی کە عقلی سیاسی کوردی هەیەی لەو قۆناغەیە هیچ نەتەوەیەکی تر و سەرکردەیەکی سیاسی نەتەوەیەکی تر لەم قۆناغەیە لەو وەکوڵێ دۆخە ناهەموار و تەنگ ژەقوڵیان نییە کە پێویستە لێ کاتە هەمووی چارەسەرکە دکتۆر شتێک هەیە کە دووجە ڕۆشنبیرمان هەیە لەو کاتەیە بایم هاتەنیا ڕۆشنبیرێکمان هەیە ئەیەوێت لە چوارچێوەی هاوڵاتی بوونە لە بزنەوە ڕزگاری خوازەکانی ترا جێ خۆی بکاتەوە ئەوش لەبەرەوەی کە دۆخی کورد دۆخێکی پەرتەوازە پیوا بووە ناتوانێت بەم پەلەپەلە کورد کۆکاتەوە ئێمە ئەزانین چەندین ڕۆشنبیرمان هەبوو چەندین نخبەی سیاسی و هەمان کات ڕۆشنبیری ژەبوون لە کۆنگرەی سیواس و ئەرزە ڕۆما ئەتا تورکیان وا لێ کرد بێتە جۆرە لە جۆرەکان بتی ناو کۆنگرەکان و جۆرە لە جۆرەکان سەرەتای بەکاریزماکردنی بەڕاستی نابێت ئەو بشارینەوە کە کوردەکان ڕۆڵی گەوریان هەبوو من باوەڕشم وانێ بڵێ ئەمە پەشیمان بووە پەشیمان نەبووی نا هەمیشە فرسەتی سیاسی لە بەردەم میلەتەکانێتە بەردەمە تۆ نابێت لەبەر خاتری جۆرە لە جۆرەکان ئەوەی کە ماکیاڤیلیانی ئەوە ئیشەکە ڕاستی ئەوە ئیشەکە بۆ یەدا تورک بیری کردەوە ئایا پابند بێ بە وەفاداری بۆ ئەخلاقی کە لە کوردەکان هەیبووە یاخۆت تورک بۆ هەمیشە ڕزگارکە لە ڕاستیا ینی دۆخی ناو تورک و سەقافی ناو تورکی ئەمەی دومی بە ئەتاتورکە کرد بۆیە تورک من ئەم پاکانە بۆ ئەتاتورک ئەوە سەکردەکانی کورد جەماکەن بۆیە ئەمە جۆرێک بوو لە ڕۆشنبیری ئێمە کە بڕای من نەیانتوانی دۆخی سەردەمی خۆیان زیاتر لەوە بخوێنەوە ئەمە جۆرێک کە لەگەڵ تاتورکە ڕۆشتن و دوای خۆشیان پەشیمان بوون و یەک بەیەکی لە لیستی 150 بوون بە قوربانی بەڵام جۆرێکی لە ڕۆشنبیرمانەیە کە ئەمە یەکەم بە ختامی ئەم بەشەمان ئەوژەوەیە بوونی بزوتنەوە سیاسەکان و سەکردە نەریتیەکان پێویستی بە ناوکێکی ڕۆشنگەری هەبووە من چەند نمونەیەک لێرا پێشکەشکەم بۆی کە بە نمونە کۆتایی ببینین بۆ ئێمە لەگەڵ سمکۆیە تورجانی زادەمان هەیە ڕۆژنامەیەک بۆ سمکۆ دەرەکات کە ئەمە نمونەیەکی زۆر جوان بەڕای من زۆر گرنگە ئەم نمونەیە پەرە پێ بدرێت هیچ بزوتنەوەیکی ڕزگاری خوازی و هیچ بزوتنەوەی کە باوەڕی بە نیشتیمان سازیە بەبێ مەعریفە نابێت هیچ معرفەیەکیش بەبێ بڵاوکردنەوە و ئاسانکراوی لەناو ڕۆژنامە و میدیاکانە ناگاتە خەڵک بۆیە تورجانی زادە بیرۆکەی ئەوە یا بەسمکۆ کە پێویستەکە چاپخانەیە گەیە لە ورمی ئەگەر چی مڵکی خۆشیانە
بچن بە زۆر بەهێز ئەو چاپخانەیە بگوازنەوە بۆ قەڵاچاری ڕۆژنامەیەکی پێچاپ بکەن ڕۆژنامەی کوردی ڕۆژی کوردی پێچاپەکەن کە دوایی فارسەکان بۆ ناشرینکردنی سمکۆڵەن ڕۆژی کورد و شەوی عەجەم بۆی ڕق ئەستوری ئێرانەکان بجوڵەنە بەرامبەر بەوە ئەم ڕۆژنامەی دەرەکرێت سمکۆ سەریکە چەند دەرکی بە گەورەی تورجانیزادە کرد تورجانیزادە مەلایەک بوو یعنی دین سەقافەی ناسیۆنالیستی سیاست پێکەوەکە بە سێکوچکەیەک بۆ دامی بزودنەوەکەی سمکۆ ڕۆژنامەکە دەرەچێت بەداخەوە دوو عەدەدی لە چاپی و عەدەدی سێمیش کە ئێستا گوایە دۆزراوەتەوە لە کاتی چاپە بۆ بەڵام کۆتایی بە ئەزمونونەکەی یەت یاخود ئاوارە ئەکرێت تورجانیزادە تەمان دوایەتە سلێمانی دوای کتێبی مێژووی مزگەوتەکانی سلێمانی کتێبی ئەوە تورجانیزادە ئەڵێ ئەم ڕۆژنامە پێویستەکە بڵاو بکرێتەوە و پێویستی بە پشتیوانی مادی هەیە مامۆستا ئیبراهیمی شەپۆل چیرۆکێکی خۆشە گەڕێتەوە لەم بابەتەیە ئەڵێ کاتێک سەرۆک هۆزەکانی بان کرد سمکۆ وتی ئەوڕۆ کورد بوو بە خاوەنی ڕۆژنامە ینی ئەزمونونەکان بە خاوەنی ڕۆژنامە یەکی ڕۆژنامە لە دەمیان دانێ ئەوش سەرجەم دەستخۆشی لێکن و زۆر باشە و ئیشێکی باشە کردو و یادانی بەردام وڵێ نە هەرچیتان پێ لە گیرفانتانە لە پارە لە زێر لە زیو لەسەر ڕۆژنامەکە داینێن کورد بزودنەوەرزگاری خوازیە بەمانە ئەمڕۆیەکەی نیشتیمان سازی پێویستەکە کە گیرفان و ڕۆشنبیری و سەرمایە و بازرگانی و عەشرەت و دین و پێکەوە دامی بکە بۆی ئەڵێ هەرچیتان پێ داینێن چکە ڕۆژنامە پارەی پێویست بۆیە هەموو ئەوانێک لە دەستیانە هەیە ئەڵقەکەی دەرێنێ هەیە مسترەکەی دەرێنێ هەیە پاری گیرفانی دەرێنێ لەسەر ڕۆژنامە ئەیا بە تورجانیزادە فەرموو درێژە بەبە دەرکردنی ڕۆژنامەکەت ئەمە نمونەیەکی زۆر گرنگەکە ئێمە میدیا ڕۆشنبیری لەگەڵ سیاست تێکەڵەکەینەوە بەداخەوە ینی ئەوە نمونەی ترمانەیە بۆ نمونەتەوە ئەگەر دقت بی لەگەڵ ئەو ڕۆشنبیرانەیە سەیف القوزاتمانەیە کە هەمان شێ لەگەڵ سمکۆیە کارەکە ئەگەر چی 9 ڕۆژ 10 ڕۆژ سژنی سمکۆ بێت بەڵام کە ئازاد دەکرێت ئەڵێ بڕۆ بۆ مەهابەت ئەمە سمکۆ بین وڵێ توی گرتو بەزێنەی کوشتووی نا ئەچێ بۆ لای سمکۆ شعرەکەی بووە ئەڵێ خوا توی بە ئێمە یاوە دقت بە دکتۆریوە لەم کاتەیە کە سەیف القوزات هانی سمکۆیە هێشتا ڕەزاشا دەرنەکەوتووە هێشتا دەتر نەگەشتە نەبووتە سیمبولی هەموو تورکەکان کەچی ڕۆشنبیرێکی و سەیف القوزات کە مامی میرزا حەسەن کە مامی قازی محەممەدە ئەزانەیە کە دنیا گۆڕاوە بۆیە ئەڵێ سمکۆ ئەگەر چی منیش زیید ناکرد بێت بەڵام سمکۆ خۆیاوێتی بە کورد ئەبێ کورد بە دەوری سمکۆیا کۆ بێتەوە و سمکۆش ئەم جۆڕ ئەڵێ من چیم پێکرێت ئەوەیە یەکەم شعرێک بەسەر سەرکردەی کورد سمکۆیە لە ڕۆژنامەی ڕۆژی کووردا وەکو هاوکارێکی تورجانیزادە دەستکا بە ئیشکردن ئەمە نمونەیەک ترەکە ڕۆشنبیرەوە یاسەرەن ڕەفیق حلمیمانەیە مەسەرەن حسێن نازممان ڕاستی ئێمە لە باشووری کوردستان کەسێکی زۆر گرنگترمان هەیە کە کەمتر ئێمە لە سەری وەستاین بەڕاستی ئەوش ئەحمەد بەگی تۆفیق بەگە ئەحمەد بەگی تۆفیق بە کەما یەکەم متەسەڕیفی سلێمانی بووە لە سەردەمی مەلەکی کە شێخ مەحموود هاتوتەوە لە منفات چۆ بۆ پێشوازی و خۆی شخصی ئیستقبالی کردو ئەوانە و هەوڵیاوە عیلاقەیەکی زۆر باشی لەگەڵ شێخ مەحموودا هەبێ بەڕاستی هات ئەم پیاوە چی کردووە مەسەلەن چەندێک خەمی ئەو چەمکەی بووە ڕاستە بەکار ناتوە بەڵام خەمی ئەو چەمکەی بۆ کە ئێمە ئەمڕۆ ناومان ناوە نیشتیمانسازی هەموو دەوڵەمەندانی شاری کۆ کردوتەوەی سلێمانی پێوتون کە بازرگانی لە ڕێگەی ئۆتۆمبیلەوە هەم مەسروفی زۆرە هەم خەتەری زۆرە هەم کاتێکی زۆریەوێ وەرن بە فڕۆکەیەک بکڕین بە دەوڵەمەندەکانی شار تجارەت بکەین لەگەڵ بەغایە مەسەلەن تێگەی هاتووە یەک خوێندەواران و خوێنکارانی کوردی لە بەغداد شۆ دۆزیونیەوە سەردانی کردوون پێویستیتان چێبتان نەمێ و ئێوە نوێنەری کوردن لێرە ئەبێ نمونەیەکی زۆر جوانی کورد بوون پیشانی خەڵک بن لە ناو خۆشە هاتووە لەسەر شێوەی ئەمڕۆ قاوەخانەی کردوتەوە بەڵام قاوەخانێکی سەقافی کە ڕۆژنامە و گۆڤاری هەموو پایتەختەکانی هێناوە لی کۆ کردوتەوە بۆ خەڵک بەڕاستی مەسەلەن کۆمەڵەی پوختەکردنی زمانی کوردی داناوە تێگەی بەڵام بەداخەوە یەک کێشە هەیە لێرە زیاتر لە متەسەرفی ئیشی کردووە زیاتر لە متەسەرفی ئیشی کردووە و هەوڵیش یاوە درکی بەمەش کردووە کە شێخ مەحموود وەکو سەرکردەیەکی شۆڕژگێڕ و چەکداری کورد لەو قۆناغەیە هەوڵی هاوە هەرچۆنێ بووە بە تەبایی کارەکانیان بکەن بەڵام گروپێک لە دەوری شێخ مەحموود ئەم شتە بە ئاقارێکی ترابن بە چ بیانویەک بە چ ئاراستەیەک ئەوە شتی جۆرا و جۆرە وترێ هەیە بەڵام ئەوەی کە گرنگاوەیە کە ئێمە ئەم خەڵکانەمان کە ئاوا ئیشیان کردو بە دڵسۆزی و چەندین کارگە و با بڵێن شوێنی پوختەکردنی ئینحیساری توتن و ئەوانەیان دروست کردووە بۆ ئەوەی خەڵک بتوانێت لە شوێنەکانی خۆیانە ئەو بەرهەمەی کە هەیەی ساقی کاتەوە
ئەمە لە ڕووی ئیداری و کارژێڕیەوە کاکە هاتووە گرنگێکی تایبەتی بە با بڵێن مەطعەم و چایخانە داوە لە با بڵێن لە شوێنەکانە بۆ ئەوەی شارەکە شارێکی مەدەنی دەرکەوێت. دەست خۆش دکتۆریان من بۆی بیکەم بە ختام ئێمە لە پرۆسی نیشتیمان سازیە بەڕاستی زۆر گرنگ بوو ئەم دەنگانە بگەن ئەم دەنگانە ینی ببن بە مۆدل بەڵام ئەوە تا ئێمە بەدانسقە ئەگەڕێن لە لاپەڕەکانە لیان دەرێنین ینی هەر لەو سەردەما سەیف القوزات میرزا حەسەن پێشنیارەکە بۆ شێخ مەحموود بۆ سمکۆ کە ئەڵێ مادام سیڤەر دەرچووە پەیمانی سیڤەر کە جۆرێک لە جۆرەکان خۆ بەڕێوەبەرێتی ئەیا بە کورت ئەکرا تۆوی دەوڵەت سازی و نیشتیمان سازی بێت تورکەکان ئەمەیان قبوڵ نەکرد کردیان بە لۆزان ئێمە سیڤەر لەسەری خەوتین و بەداخەوە مازانی مادام ڕێیەکەی دەوڵەتیە ئەتر خۆی جێبەجێ بێت پێویستی بە ئێمە نییە ئەو ڕۆشنبیرانشمان هەبووە پێشنیارەکە با لە شکرێک یەک خەین لە ناوچەی سەقز و ئەوانە جۆر لە جۆرەکان هێزێکی بەرگری هاوبەش لە نێوان شێخ مەحموود و سەکرەتەکانی باکوور و لەگەڵ سمکۆیە نمایشێکی چەکداری خۆم بکەین کە بڵێن ئەم چەکدارانمان هەیە بۆی بزانن سیڤەر ئەتوانێت بەو پارێزرێ بەڵام دایەکە نەگەشت ینی مەسەرەن تۆ نیشتیمان سازی پێویستی بە پەرەپێدانی ئابووریش هەیە پێویستی بە گەیاندنی ڕۆژنامە هەیە پێویستی بە خوێندنەوەی پێویستی بە کڕین ڕۆژنامە هەیە جەماع عرفانمان هەیە ئەڵێ توتن مەبەن لێرە بۆ بەسرە کۆمپانیا دروستکن با کڕیارەکان بێنە سلێمانی ئەم دەنگانە بەداخەوە دەنگی دەگمەن بوون لەلایەک خوێنەرمان نەبوو لەلایەک کۆمەڵگەی کوردی بۆیە کۆتایی بەوەیەنم ئەگەر بمانەوێت لە گرەی نیشتیمان سازی و بمانێ مێژوو وەکو بیرکردنەوە لە ڕابردوو سیرکین و بمانەوە مێژوو ئەو ئیلهامە بێت کە ئایندەکانمان بۆ فەراهەمکە یەکێک لە ئایندە باشەکان هەڵبژێرین زۆر گرنگە لەو پێچە مێژوویە گەورەی 1940 تا 1930 کە تێپەڕی بەسەر کوردات جارێکتر تێبگەینەوە ئەو مۆدلانەی کە گرنگن ئێستا باسمان کردن فرامۆش کراون جارێکتر ینی لیان دروستکەینەوە چونکە مێژوو هیچی ڕابردوو نییە هەمووی لە بەردەممانایە ئەوەی کە پێویستمانە بیکەن بە مۆدل بۆ نیشتیمان سازی و وەری بێنەوە ئەگەر بمانەوێت سیاستێکی سەرکەوتوو بگرینە بەر ئەبێ لەو پێچ و خوار و خێچی لە بیستەکان کە تێپەڕی بەسەرمانە لە گۆڕانی گوتارەوە بیگرە تا ئەگاتە نەگەشتنی ئەم دەنگانە تا ئەگاتە ئەو نوشستانەی کە بەداخەوە ئێستا تاریخی خوێنیتەوە زۆرتر ئەنجام ڕاستە مەشخەڵیان داگیرساند نەکوژایەوە بەڵام لە ئەنجامە جۆرە تووشی نوشست بوون هیوادارم لە ئەڵقای داهاتوە بتوانین ئەو پێچ و خوار ینی تێگەیشتانە لەو بابەتە زیاترکەین و زیاتر لێ تێبگەین دکتۆر من زۆر سوپاس دەکەم سوپاس کە لەگەڵما پێکەوە ئەم گفتوگۆیەمان کرد هەرچەند وەکو زۆر لە جۆرەکان فڕێمایەنە مەسەلەکە هیوادارم ئەو بینەر و بیسەرانی کە گوێمان لێگرن هەر ئەوەمان کردبێت کە بچن سێرچێ بکەن بۆ ئەحمەد تۆفیق یان سەیف القوزات یان ئەو ڕۆشنبیرانی دیکە کە باسمان کردن ئەوە پێم وابێ ئاماجمان پێکاوە هەر بمێن و کوردستان ئاوادان و ئاسوودە بن.